عزیزان و خۆشەویستانی نافی داوین تا باش مسەدەر غەفور ئەمڕۆ لە بڕگەی کینۆی هۆشایی تەندروستیدا کە تایبەتمان کردووە بۆ ڕاستکردنەوەی چەوتەکانی پەیکەری لەش لەگەڵ درێژکردنەوەی ئێسکدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و چۆنتی میکانیزمی ئیش لەم بوارەدا گفتوگۆ لەگەڵ دکتۆر عومەر باراویدا دەکەین کە ڕاوێژکارە لە نەشتەرگەری ڕاستکردنەوە و درێژکردنەوەی ئێسکدا. فەرموو لەگەڵمان بن. کاکتۆرم کاتت باش. ئەم کاتت باش سپاس. ئەمانوێت لەوە دەست پێ بکەین ڕاستکردنەوەی چەوتەکان بەمانای چی؟ مەبەستمان لە ڕاستکردنەوەی چەوتەکان ئەوەیە هەر چەوتێک لە پەیکەری ئێسکدا هەبێ، جا لە ملا بێ، لە دەستا بێ، لە قۆڵا بێ، یا لە قاچە لە ڕانە بێ، ڕاستی کەیتەوە هۆکارەکەی هەرچیە بێ، هۆکاری زگماکی بێ، هۆکاری هەوکردن بێ، هۆکاری زەبر بێ بە شێوەیەکی باش چارەسەر نەکرابێت، هۆکاری نەخۆشیە دەمارەکان بێ بۆتەوەی پەیکەری ئێسکەکە یا ئیفلیجی مناڵان لا ئێمە هەیە بەردەوام نەخۆشە کۆنەکان تازە نیەک نەخۆشی نییە هەیە تەمەنی 30 ساڵە تەماشاکە ئەنجامی ئیفلیجی مناڵێکی کە لە مناڵە توش بووە پێکەرەکەی چەوت بووە. ئەوانە چەوت بکرێتەوە باشترە بۆ لایەنی جوانکاری و لایەنی کارکردنیش بە هەمان شێوە و پاژەوە کە کورتەکەی زیاتر دەرەکەی و کاتە درێژیشی کەیتەوە باشترە. بەڵێ مەبەست لە درێژکردنەوەکە چییە؟ درێژکردنەوەکە گەر پەلێکی کورتتر بێ لە لایەکەی تری و کاتە بۆی درێژەکەیتەوە یا هەندێک کەسێ لە بواری جوانکاری حەزەکە باڵای بەرزتر بێ. بێگومان ڕانەکانی بۆ درێژەکەی قاچی بۆ درێژەکەی جا پەلیسەرەوەی بۆ درێژەکەی بە شێوەیەکی گونجاو کار چوارپەلەکەی پێکەوە بگونجێ و لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە پێشکەوتەکان ئەو باڵا کورتانە باڵیان بەرزەکەنەوە بۆ دوو هۆکاری سەرەکی یەکێکانەوەی کاڵێن ئەچینە ئاودەستە ئەو ئاودەستانی هەموو کەس بەکارێن ناتوانین بچینە سەری یا ناتوانین تەلەفۆنی گشتی بەکاربێنن جگە لە بواری جوانکارێکەش هەم بواری جوانکارەکەش بێگومان جوانترە بن و هەم بواری کارکردنیش کاریان باشتر بۆ ئەکرێت. بەڵێ کاکتۆر مێژوو ئەمە گەڕێتەوە بۆ چەند ساڵ پێش ئێستا بەڵێ لە چ وڵاتێک بۆ گەشەی سندۆت هاتۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان مێژووی ئەمە گەڕێتەوە بۆ زانای ڕووسی بەناوبانگ ئیلیزارۆف کە ئەمە وێنەکەیەتی لێرەدا ئەبینین لە کورگان لە سایبیریا کە سەر و مۆسکۆیە لێ پەیمانگەیەکی داناوە لە ساڵی 1950 لە پەنجاکانەوە دەستی پێکردووە بنەماکانی ئەو بەڕاستیە و قوتابخانەیەکی تایبەتە بەڕاستکردنەوەی چەوتەکان و درێژکردنەوەی ئێسک ئێستا پەیتا لە هەموو جیهانە دەرکەوتۆ کە بنەمای ئەو زانا ڕووسیا زۆر ڕاستە تەنانەت لە ئەمریکا دوو پەیمانگا هەیە بۆ ئەو بوارە کچەکەی خۆشی لەو بوارەدا ئیژەکە لە ئەمریکا لە ئیتالیا هەیە لە هیندستان هەیە تەنانەت لە وڵاتی بەنگلادیش هەیە. منیش وەک خولیایەکی ئەو کارە لە ساڵی 92 کە حکوومەتی هەرێم هەبوو لە بەقا گەڕاومەتەوە هەر خولیای ئەوم هەبووە لەگەڵ نەبوونی ئامێریشە توانیمە بنەما زانستیەکانی ئەوە بەکاربێنم بۆ چەند نەخۆشێک کە بڕوایان بە بڕوا و متمانیان بە کارەکەی من هەیە چکە متمانەی نەخۆش زۆر گرنگە لەم کارەدا ئەگەر نەخۆش متمانەی نەبێ خۆی دوودڵ بێ مەبەستی ئەوە نەبێت چارەسەر بکرێ نەخۆشمانەی حەز ناکە چارەسەر بکرێ ئەڵێ بەهۆی ئەو کەم ئەندامێکە مەبڕێ یا ئەڵێ بەهۆی ئەوە خەڵک ڕەحمم پێ ناکە نەخۆشی کەمان هەیە بەداخەوە بیانوو بە دکتۆرەکە بگرێت ئەنجا ئەگەر هەردوو لانیەتیان ساڵ بێ و بنەما زانستیەکانیش بەکاربێنی لەگەڵ ئەو بارودۆخەشە هەر ئەنجامەکان ڕێک دەرەچێت چکە تۆ بە پێی بنەما زانستی کارەکەی چەندی نمونەمان هەیە کە کاتی خۆی چۆن کارم کردو لەگەڵ نەبوونی ئامێرە دوایی چەند ئامێرێکی کوبیەکان کە بەجێما بۆ ئەوانشم بەکارهێنا خۆشبەختانە لەم 5 ساڵی دواییدا ئامێری ڕووسیمان هەیە کە خۆم ساڵانە ئەچمەوە بۆ رووسیا تۆ ئەگەر نیەتی زانستەکە بێت زانستی پزیشکێکە و بنەما زانستیەکانیش ڕاست بێت ئەگەیتە ئەنجام فکر لە شتیکە نەکەیتەوە فکر لە هیچ ئەملاولا نەکەیتەوە نەخۆشەکەش خۆی بەشی خۆی نەخۆشی وا هەیە متوانەی بە زانستەکەی تۆ هەیە خۆی تەسلیمەکە بە هەردووکتان ئەنجامێکی باش ئەهێنەدی ئەتوانم چەند نمونەیەک بە بەڵگەوە پیشانە بدەم کە نزیکەی 20 ساڵەوە پێش کارم کردو لەم وێنەیەدا مناڵێک کە تەمەنی ئەو کاتە 7 ساڵ بوو لە ساڵی 93 لە هەولێر ئیفلیجی مناڵانی هەبوو لە ڕۆژنامەی ئیتیحادی ساڵی 95 بە هەمان شێوە بڵاو کراوەتەوانێ لەو ڕۆژنامەی ئیتیحادی ساڵی 95 بڵاو کراوەتەوانێ لە ژێر ناونیشانی ئیبداع وتەفان و ئیخلاص في العمل ئەم مناڵە بە دوودا شەقە ڕۆیشت خۆشبەختانە توانیمان بەهۆی ئەنجامی توشبوونی کە تووشی ئیفلیجی مناڵان ببوو خۆشبەختانە توانیمانە سێبەندەی ڕاستکەینەوە پاشان جوگەی ئەژنۆکەی ڕاستکەینەوە قولەپێکەی و پاشان کورتێکەش کە بە ڕێژەی 7 سانتیم بوو بۆی درێژکەینەوە ئەبینین مناڵەکە بە پێی خۆی ئەڕوا بەبێ کورتی و بەبێ چەوتی ئەمە یەکێکە لەو نەخۆشانەی کە کاتی خۆی چارەسەری بۆ کراوە نەخۆشێکی تر بە هەمان شێوە ئەبینین
ئەمە مناڵێکە بە کارەساتی ئۆتۆمبیل بۆتە هۆی ئەوەی کەوا پێی ڕاستی چەوت بێ بۆ دەرەوە تاکو ئەهات زیاتر چەوتە بوو بۆچی چونکە گەشەکردن لە بەشی دەرەوەی قولەپێکەی وەستاوە بەڵام لە بەشی ناوەی بەردەوامە بۆمان ڕاست کردەوە خۆشبەختانە ئەو کاتە ئامێ جۆرە ئامێرێکی کوبیمان هەبوو بۆمان بەکارهێنا بە ڕێژەی 8 سانتیمەتر و درێژ بووە بە پێی خۆی ڕوە هەمان نەخۆش وێنەکەیمان هەیە کە پاش 18 ساڵ هاتووەوە بۆ لای من ئەم جارە تەنها 4 سانتیم کورتی هێناوە بۆچی چووکێکم گەشە ناکە بە ڕێژەی لا ساغەکەی 4 سانتیمەکەشی بۆ درێژەکەینەوە نەخۆشی سێهەم بۆ نمونە ئەبینین بە کارەساتی ئۆتۆمبیل بۆتە هۆی ئەوەی کەوا ئەژنۆکەی خوار بێ بۆ دیوی ناوە خوار بێ بۆ دیوی پێشەوە کورتیش بێ بە ڕێژەی ئەو سنووقە ساردەی کە لە بنیایەتی ئامێرمان نەبوو بەس لەگەڵەوەشە خۆشبەختانە لەسەر بنەما زانستیەکان توانیمان بەڕێکی بۆی ببڕین تەنها بەگەچ چەسپیکەین هەردوو لای بە قەدەرێکی لێ هاتووە هەمان نەخۆش پاش 10 ساڵ هاتووەوە بۆ لای من وێنەکەی توانین پیشان بین کە 10 سانتیمنی و کورتی هێناوەم جارە چەوتێکە نەگەڕاوەتەوە کورت بۆیە ئەهێنە چونکە مناڵە لاکەی تری لا ساغەکەی بە ئاسایی گەشەکە بەڵام لا چەوتەکەی بە ئاسایی گەشە ناکە چونکە سنتەری گەشەکانی گرتووە 10 سانتیمنی و کورت بوو ئەم جارای خۆشبەختانە کە هاتەوە بۆ لای من کە بەهۆی تەلەڤیزیۆنەوە منی بینیوی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هاتەوە بۆ لای من 10 سانتیمنی و کورت بوو 10 سانتیمنەکەش بە ئامێری رووسی لە ڕێگەی تەنها یەک تەقەڵەوە توانیمان 10 سانتیمنیۆکەشی بۆ درێژکەینەوە وێنەکانی هەیە کاکتۆر سەبارەت بە زیگماکی ئەوانەی کە لە زیگی دایکیانە بۆن ئەبن لە دایک یان حاڵەتێک شتێکەوە دەستیان گۆجە بێ لە گودەواری خۆیان پێڵێن گۆج بوون ئەوە چۆنین چارەسەرکرێ لای بەڕێستان بەڵێ بێگومان هەندێ مناڵ کە لە دایکە بێ هێشتا کۆرپەیە هەز دەکەی لە دایک بۆ ملی خوارە یا پەلی سەرەوەی خوارە دەسەکەی هەمووی خوارە یان قاچەکانی خوارە لەو کۆرپەیە چارەسەرکردنی زۆر ئاسانترە زۆربەی زۆریان بێگومان زۆربەی زۆریان بەبێ نەشتەرگەری ئەتوانی چارەسەری بکەیت تەنها بە چارەسەری سروشتی و بە قاڵب ئەگەر قاڵبەکە بۆ نمونە ئەمە ئەبینی بۆ دەست بەکار هاتووە بە ئارەزوی خۆمان ئەتوانین بە پێی گۆشەکان قاڵبەکە وا ڕێخی و بە پێی ماتماتیک و میکانیکە بە پلەی یەکەم ئەم کارە جگەلەوەی لە نەشتەرگەریەکی ئێسکی ورد بە پێی ماتماتیک و میکانیک ئەمەوە بۆ شێوەیەک ڕێگەخی کە خۆی نەخۆشەکە ڕۆژانە 1 میلیمەتر هەمووی ڕاست دەکاتەوە کە گەیشتە قۆناغی دوایی لەوانەیە نەشتەرگەرێکی کەی پچووکی بێ بۆ هەڵگێڕانەوەی پەنجەکەی لەبەرەوە ئەم ئامێرە توانین بەکاری بێنین بۆ دەست بۆ تەنانەت بۆ پەلی سەرەوە جگە لە پەلەکانی خوارەوە بۆ قاچ ئامێرە بۆ نمونە ئێستا نەخۆشێکم هەیە لەم ڕۆژانە نەشتەرگەری بۆ ئەنجامەدەم ئەمە بۆ ڕانی بەکاردێت ئەی خاتە ڕانەکەی بە قیاسی خۆی ئەمانە ژمارەی لەسرە ژمارەکان پێڵێک بۆ نمونە سەعات 6 ئێوارە 12 نیوە شەو 6 بەیانی 12 نیوەڕۆ جارێک یەک فڕی پێکا و ژمارەی لەسرە بەرەبەرەیەتە خوارەوە درێژە بێ بۆ درێژکردنەوە بۆ ئەتوانی بەکاری بێنین بۆ چەوتەکانیش هەر هەمان ئامێر ئەو کاتە شێوازی بەستنەکەی جیاوازە بێ ئەنجامەی لێ ئەبەستیت بە گۆشەی بە جۆرەی ئەو گۆشانەی کە خوار بووە هەمان ئامێر ئەتوانی بەکاری بێنی بۆ ڕاستکردنەوەی چەوتی بۆ درێژکردنەوەی ئێسکیش بەڵێ کاکتۆر ئەم ئامێرە لە هەموو وڵاتە پێشکەوتوانی جیهاندا ئێستا بەکارهێنرێتەوە بەڵێ وەکوتم تەبعەنەمە بنەماکەی ئەو زانە ڕووسیە کە ناوی ئیلیزارۆفە ئەو دایناوە قوتابخانەیەکی تایبەتە زۆر فراوانە ئێستا بنەماکەی لە وڵاتانی کەش وەکو ئەمریکا وەرگیراوە 2 پەیمانگا هەیە لە ئیتالیا پەیمانگایەک هەیە وەکوتم تەنانەت وڵاتە هەژارەکانیش وەکو بەنگلادیش هەیەی هیندستان زۆر باش 2 پەیمانگای پێشکەوتووی تیا هەیە و لەوەش پێشکەوتوتر ئەمڕۆ کردویانە بە کۆمپیوتەر ئەگەر بوارەکە ڕێگە بە ئەتوانی بە کۆمپیوتەر بە ریمۆت کۆنتڕۆڵ لە دوورەوانێ سەیتەرەی بەسەر بکەی بەڵام ئەوەش نەبێ هەر تۆ بنەماکانی بزانی تەنها بە ئیسپانە و بەدەست هەمووی ڕێگەکرێتەوە هەمووشی درێژەکرێتەوە بەبێ ئەوەی هیچ ئەنجامێکی خراپی هەبێ بەو مەرجەی نەخۆشەکە بتمانی بە دکتۆرەکە هەبێ لە کاتی خۆیان بێتەوە دکتۆرەکەش نیەتی چاکردنەوەی ئەو نەخۆشە بێ ئەم کارە بەڕاستی پێویستی بە هاوکاری نەخۆش کە سوکاری نەخۆش چونکێکم ئەمە بە تیم ئەکرێت لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان لەو تیمیان نەخۆشی دکتۆری دەروونزانی لەگەڵا بۆی نەوەکو نەخۆشەکە باری دەرونی تاوا نەبێ لەگەڵ ئەوە توێژەرەوەی کۆمەڵایەتیان لەگەڵا هەیە باری کۆمەڵایەتی لە ماڵەوە تاوا نییە لەبەرە تۆ ئامێرەکەی بۆ دانی لە جیاتیەوە باش بێ هەمووی بێ هەوە کاتوە بێ دەری بێنیتەوە بە ناچاری بەڵێ کاکتۆر چەند جەلسەی پێویستە چەند هەنگاوی پێویستە تا ئەگەیت ئەو ئەنجامە چەندێکی ئەوێت ئەوە بەپێی ئاڵۆزی چەوتێکەیە هەیە زۆر ئاڵۆزە چەندین ئەنجامیە هەشە زۆر ئاسانە هەر تەنها درێژکردنەوەیە بەس بە هەر بەنزیکەی بەپێی کاتکەوتۆ من نەخۆشم هەیە مەسەلە 16 سانتیمی لێ ڕۆیشتووە هەویشی کردووە لەگەڵێ
بە نزیکەی ساڵێک چاک بۆتەوە هەیە مەسەلا بەزێ باڵای درێژکاتەوە لەسەر ساغیە ئەوە زووتر ئەنجامەکەی بەدەستەکە بۆ مەرجەی باری دەرونی تەواو بێ و باری کۆمەڵایەتیشی تەواو بێ بڵێ لە کۆمەڵگەی خۆمانە جاری وایە بیسرێت و دەڵێن بۆ نمونە کەسێک گەر بەتەمەن بێ لە حادیسێکی سەیارەیە لە بە هەر حاڵی کتوپڕ یا سووتان شتێکە بۆ نمونە پەیکەری ئێسکی یا دەست یا قاچ بۆ نمونە لەو کاتەیە تێک بچێت ئەڵێن ئەستەمە چاک بوون یا چاک نابێتەوە بەم بە پێی بنەمای ئەم زانا ڕووسیا هیچ ئەستەم نییە چکە بنەماکەی چێ نمونەی بۆ هێناویتەوە ئەڵێ وەکو درەختێک تۆ بەس پارێزگاری لە ڕێگەکەی بکە و جەوەکەی لێمە گۆڕە ئیتر بە ئارزووی خۆ ئەو لە قوپۆپی درەختە توانی بچەمێنێتەوە بە حەج لایەکە ئاتەوێت و لەسەر خۆش بیچەمێنەرەوە بە قۆناغنا لەبەرەوە من نەخۆشم هەیە هی سوتاوی لە بوارێکی ترە ئیشەڵا پیشانتانیان تەمەنی 24 ساڵە قاچەکەی هەر گۆچ بوو هەنگاو بە هەنگاو بۆ ئامێرە بۆی ڕاستکراوە تاوا چاک بووە نەخۆشی ترم هەیە تەمەنی 34 ساڵە لە مناڵەیە کە جەڕاحی لاکۆڵان بۆی بەستۆ دەستەکەی هەمووی جێر بۆ ئەوانە بەجارێ هەمووی پێکەوە نووساوە پێستەکەی بە ئێسکەکەەوە نووساوە خۆشبەختانە بە ئامێرەکە ڕاست بۆتەوە و زۆر باشتر بە لە جاران سپاس بۆ دکتۆر عومەر باراوی ڕاوێژکار لە نەشتەرگیری ئێسک و درێژکردنەوە ئەزیزان و خۆشەویستان هێنارتی لێرەدا کۆتایی هێنین بە بڕگەی هۆشایی تەندروستی کە تەرخانمان کردبوو بۆ ڕاستکردنەوەی چەوتیەکان لە لەشدا لە جومگاکاندا لەگەڵ درێژکردنەوەی ئێسک کە لەگەڵ دکتۆری پسپۆر قسەمان کرد و چەندی زاناری بەبێزی بە ئێوەی بەخشی و دڵنیاشی کردنەوە کە ئەم بوارە بوارێکە کە لە هەموو جیاندا پەرەی سندووە و لە کوردستانیشە بەڕێزیان ئیشی لێ دەکەن و ئەو کەسانەشی کە زیکماکن یا هەر کێشەیەکیان هەیە لە پەلەکانیان کە بەهۆی حادیسەی کتوپڕی نەخوازراوە یان سوتاوە یا هەر حادیسێ و حاڵتێکی ترەوە کە بوێتە هۆی ئەوەی کە پەلەکانی لەشتیان کە ناڕێک بێت یا کورد بێت چارەسەرێ بێت لە هەرێمی کوردستاندا تا بڕگەیەکی داهات و هەموو لایەکتان شاد و بەختەوەر و تەندروست بن.